محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. إيمان داراني بريز خوشكو برا عزيزة كانم داواکارم نخوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی هەر هەنگاوێک کە ناوتانە بۆ زیندووکردنەوەی دروشمە گەورەکانی خوای پەروەردگار کە یەکێک لەوانە ئەم دروشمە گەورەیە کە نوێژی جمعە و جەماعەتە خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی هەر هەنگاوێک کە ناوتانە بە خێر و سەدەقە و چاکە بۆتان بنووسێ و دوورتان بخاتەوە لە هەموو خراپەیەک. ئازیزانم مسلمانە بەڕێزەکان، یەکێکی تر لەو هۆکارانەی کە ئەبێتە مایەی ئەوەی کە مسلمانان یەکتریان خۆش بوێ، محەبەت و ئولفەت بخاتە نێوانی ریزەکانی مسلمانانەوە، بریتیە لە سەلامکردن، بریتیە لە سەلامکردن و وەڵامدانەوەی سەلام. خۆشەویستەکانم، خوا لە قورئانەوە ئەمری کردووە کە ئینسانی مسلمان وەڵامی سەلام باتەوە بە جوانتر لەوەی کە لێی کراوە، لەبەر ئەوەی بەهۆی ئەو سەلام و وەڵامدانەوەی سەلامەوە لە ڕاستیە ئەمن و ئەمان و ئاسایش و خۆشی و محەبەت و برایەتی لە نێوانی مسلمانانە دروست ئەبێ. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەمرمان پێەکا لە سوورەتی نیساء، ئەفەرمێ وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها. ئەفەرمێ ئەگەر تحیەتێکتان لێکرا، یعنی سەلامێکتان لێکرا، ئێوە بە باشتر لە ئەو وەڵامی بنەوە، با دەنگتان لای کەمەکەی ئەگەر بۆتان ئەکرێ و دەنگتان هەیە لە دەنگی ئەو کەسەوە ئەیکا لە ئێوە کەمتر نەبێ. کەلیماتەکان کە ئەیکا لە وشەکانی ئەو کەسە ئەو ئەڵێ ئەسسەلام عەلەیکوم، ئێوە زیاترەکە ئێوە بڵێن و عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله، یعنی وشەکان لە وشەکانی ئەو چاکتر بێ و زۆرتر بێ. و تەنانەت ئەگەر ئەو دەستی بەرزۆ کردەوە تۆش لەگەڵیا دەست بەرزۆ کەرەوە، ئەگەر گەرم و گوڕ بوو تۆ لە ئەو گەرم و گوڕتر بە لە وەڵامدانەوەکەی، نەوەک یەکێ با بەقەوتە بڵێ السلام علیکم ورحمة الله، تۆی شەر ئاوا بەلادەمێکەوە بە ساردیەکەوە بڵێ سەلام یا بڵێ بەخێر بێ، هەر ئاوا بەلادەمێکەوە. خوا وا نافەرمێ، ئەفەرمێ لای کەمەکەی هیچ نەبێ وەکو خۆی، بەڵام ئەگەر لە خۆی باشتر بێ ئەوە باشتر، ئەوە چاکتر، ئەوە خێرەکەت زیاترە. بڵاوکردنەوەی سەلام لە ڕاستیە براینە سەلام لە ناوی خوای پەروەردگارەوە هاتووە، وەک ملاحەزەیەک ضرورە بیزانین. سەلام یەکێکە لە ناوەکانی خوا، ئەسسەلام واتە خوای پەروەردگار دوورە و بێگەردە لە هەموو کەم و کورتیەک. و ئەو وشە پیرۆزە کە تۆ بەکاری ئەهێنی خۆی بۆ خۆی زکرێکی گەورەیە. پاش ئەو زکرە گەورەیە خوای تەعالی طبعا لە قورئانە ئەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها. خوای تەعالی خاوەن ناوە جوانەکانە، بە ناوە جوانەکانی خواوە دوعا بکەن، یعنی ناوی خوا بێنن وەکو سەرەتایەک بۆ دوعاکانتان. تۆش کاتێک ئەو ناوە جوانە بەکار دێنی و ئەڵێ السلام عەلەیکە یا السلام عەلەیکم، لە ڕاستیە ئەم وشەیەکی زۆر پیرۆزە، ئەی خەیتە پێشی تەحیەکەت، یعنی تۆ ئەو پەڕی بە نیەت پاکیەوە لەسەر برایەتی ئیمانی خوایی، تۆ ئەو ئەم سێمنی و ئاشتیە لەناو خەڵکیە بڵاوەکەیتەوە. بۆیە زۆر گرنگە بەڕێزەکانم، و بڵاوکردنەوەی ئەو ناوی خوا و بڵاوکردنەوەی ئەو زکری خوا لەناو خەڵکیە یەکێکە لە عیبادەتە گەورەکان کە ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە. و ئەوەشە سەبەبێکە لەو سەبەبانەی کە هەر ڕوحیەن. تۆ یەکێ کاتێ سەلامت لێکە ئەگەر لێیشی بترسی لە شەوێکی تاریکە، لە شوێنێکی چۆڵای کابرایەکەدا بەقەوتە، تۆ ئەترسی کە بتکوژێ، کە تەعداد لێ بکە، کە ماڵەکەت بخوا، کە هەندێشت مەخاوفێکت بۆ دروستە بێ، ترسێکت بۆ دروستە بێ. بەس کاتی ئەو ئەڵێ السلام عەلەیکم، سبحان الله، بە دڵتە ئەمن و ئەمانێک دێت، یعنی ئیسراحەتێک ئەکەی، هەستەکەی کە ئەو کەسە
دەستی پاکە و نیەتی پاکە و کاتی ئەگاتە تۆ زەرەرت لێ نادا و هەروەها تۆش کاتی وەڵامی ئەوە دەیتەوە بە هەمان شێوەیە تۆش کاتی ئەو سەلامت لێکا لەوانەیە جاری وایە کابرا لە ترسە سەلامت لێ بکە ئەترسێت ناوەک زەرەرێکی پێ بگەێنی کاتێ تۆ وەڵامێ دەیتەوە بە جوانترین شێوە ئەوە ئەو کاتە ئەو ئیسراحەتەکە و هەستەکە تۆ خیانەتی لێ ناکەی جا بڵاوکردنەوەی سەلام لە نێوانی خەڵکیە کلیلی دەرگای دڵەکانە برا بەڕێزەکانم بەڕاستی ئەگەر بتەوێت دڵی خەڵک بکەیتەوە بۆ خۆت ئەگەر بتەوێت مەحەبەت و خۆشەویستی خۆت بخەیتە نێوانی خەڵکیەوە بەڕاستی ئەو کلیلە بەکاربێنە دڵی خەڵکیت بۆ ئەکرێتەوە لە ڕاستیە و هەفتەی پێشوش باسی ئەوەمان کرد کە زەردەخەنە بە دەمی خەڵکیەوە لەگەڵ سەلامەکەیە کاتی یەکێ سەلامت لێ ئەکا کاتێ بزگەیەکە خەیتە سەر لێوت کاتێ سەلام لێ یەکێکەکەیت و لەگەڵ بزگەیەکە کە ئەی خەیتە سەر لێوت لە ڕاستیە دڵان ئەکرێتەوە بۆت و مەحەبەت و خۆشەویستی خۆت ئەخەیتە دڵی خەڵکیەوە و ڕێگاکان تیش بۆ ئاسان ئەبێ زۆر جار ئەو سەلامە و ئەو بزگەیە دەیەها کۆسب لەسەر ڕێگات لە ئەدا دەیەها کێشە لەسەر ڕێگات لە ئەدا وەکو ئێمە بە چاوی خۆمان بینیمانە و بە تەجروبەی ژیانیش هەستمان پێ کردووە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێ بەو زاتەی نەفسی منی بەدەسە حەدیثەکە نوعێک لە هەڕەشەیشی تایە برایە ئینسانی مسلمان ئەبێت ئاگای لێبێ پێغەمبەر ئەفەرمێ والذی نەفسی بیەده بەو زاتەی نەفسی منی بەدەسە کە ئەڵڵایە لا تدخلوا الجنة ناچنە بەهەشتەوە خوا پەنامان دا حتى تؤمنوا تا ئیمان نەهێنن ناچنە بەهەشتۆ ولا تؤمنوا سیرکەن برایە تەسەلسولی مەسئلەکە ئاگاتان لێبێ ئیمان بەبێ ئیمان ناچیتە بەهەشت بەبێ ئیمان ناچیتە بەهەشت ئەبێ ئیمانت بێ ئەو جاچیتە بەهەشت و ئیمانتش نابێ ئەگەر خۆشەویستی لەگەڵ مسلمانانە دروست نەکەی ولا تؤمنوا حتى تحابوا و ئیمان ناهێنن تا یەکتریتان خۆش نەوێ ئەم کەلیمێ زۆر حساسە ئێمە هەمومان ئەزانین ئیمانمان نەوێ ناچینە بەهەشت بەڵام ئەمەی تریان زۆرمان لێ بێ ئاگاین و ئیمانیش ناهێنن تا یەکتریتان خۆش نەوێ ئاگاتان لەم وشەیە بێ و ئیمان ناهێنن تا یەکتریتان خۆش نەوێ ولا تؤمنوا حتى تحابوا و ئیمان ناهێنن تا یەکتریتان خۆش نەوێ ئەوەلا ئەدلکم ئەمجا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەوانەیە یعنی زۆر کەس بڵێ ئەی من چۆن بتوانم خۆشەویستی دروست کەم لەگەڵ خەڵکا پێغەمبەری خوا خۆی وەڵامتە دات و ئەفەرمێ ئەوەلا ئەدلکم على شيء إذا فعلتموه تحاببتم ئایا شتێکتان پێ نەڵێم ئەگەر بیکەن خۆشەویستی خۆی بڵاو ئەبێتۆ لە نێوانتانە طبعا سەحابەکان هەموویان ئامادەن بڵێ ئەی پێغەمبەری خوا چاوەڕوانی فەرمانی تۆین ئەوەلا ئەدلکم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم سلام لنيوان يكتريا بلاوكنوا هێمنی و ئاسایش و ئاشتی بەر بڵاو بکەن لە نێوانی خەڵکا خۆشەویستی بڵاو ئەبێتەوە ماشەڵڵا ئەم حەدیثە زۆر معنادارە زۆر پڕمعنایە ئەبێ ئینسانی مسلمان زۆر ئاگای لێبێ عمەر بن الخەطاب رضی الله عنه خوای گەورەی لێ ڕازی بێ ئەمیری ئیمانداران عمەری کوڕی خەطاب ئەفەرمێت سێشت خۆشەویستی براکەت بۆت ئەهێنێت پاکی ئەخاتە خۆشەویستی بینی تۆ و براکەتەوە سێشت یەکەمیان ئەگەر گەیشتی پێی سەلامی لێ بکە دووەم ئەگەر هات بۆ مەجلیسێک مەجلیسەکە پڕ بوو هەوڵ دەڕێگای بۆ بکەرەوە بابێتە پاڵت دانشێت سبحان الله ئەوەش سەبەبێکە بۆ خۆشەویستی ئەگەر بتەوێت دڵ یەکی ڕابکێشی ئەوە سەبەبێکی زۆر گەورەیە سێیەم هەوڵ بدە خۆشەویستترین ناو لای چییە بەو ناوە بانگیکە ئێمە زۆر بمان سبحان الله لەمەی سێمیانە هەر زۆر کەم تەرخەمین دائما ئوسلوبێکی زۆر ناشرینمان هەیە لە بانگکردنە کابرا ناوێکی پێ خۆشەیان ناوێکە کە خۆی مستحقی ئەو ناوەیە سبحان الله ئێمە ئەو ناوە لا ئەدەین بەڵکو جاری واهیشەیە لە ناوە ئەسڵەکەی خۆیشی لە ناو جنسیەکەیشا کورتیەکەینەوە لا حول ولا قوة إلا بالله يعني شخصيتي كابرا أشكيني إتر أتيو خوش تشيبوه كابرا ناوي ماموسا محمد أو تو هيج ماموسا كيد لا دا فقيرة
کە چەند ساڵە خوێندوێتی تا ئەبێتە مامۆسا تۆ ئیهانەت کرد يعني ئەو لەقەبەکە بە شان و شەوکەتی خۆی بەدەستهێناوە تۆ خستە لا دوای ئەوە ئەمجا بە محەممەدەکەی شۆ نەتێڵا کە ئەم شانازی پێکاو لەبەر خاتری پێغەمبەری خوا ناونراوە محەممەد تۆ حەمەیەکە خەیتە پاڵی ئیتر ئەم کابرایە چۆن تۆی خۆش بوێ چۆن خۆشەویستی بۆ تۆ هەبێ بەڵام ئینسانی مسلمانی وا هەیە هەر کابرایە کە بینێ خۆی ناوی مەسەلەن عەلیە حوسێنە ئەمە نە ئوسلوبی خۆشە حەزەکە تەنیا ناوەکەی نێرێ بەڵکو ئەبوو فڵانێکە خاتە پاڵی یان کاکەیەکە خاتە پاڵی یان ڕێز و احترامێکە خاتە پاڵی بەخوا دڵی خەڵک بۆ لای خۆی ڕاکێشی زۆر مهمە برا بە ڕێزەکانم شتێکی تر هەیە کە خەڵک زۆربەی لێ بێ ئاگایە ئەویش ئەوەیە کە سەلامکردن حەقێکە لە حەقەکانی ئیسلام لەسەر تۆ هەنێک کەسێ ئەڵێ سەلامکردن سونەتە وەڵامدانەوەی فەرزە ئەمە قسەیەکی غەڵەتە بەڵکو سەلامکردن واجبە ئەگەر گونجاو مەسەلەن لە شوێنێکی نابێت سەلامکردن واجبە بۆت گونجا و وەڵامدانەوەکەشی واجبە پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە حق المسلم على المسلم ست حقی هەموو برایەک لەسەر برایەکی مسلمانی لەسەر برایانی مسلمانی شەش شتە یەکەمیان إذا لقيته فسلم عليه أجر بيجيشت أو أبي سلامي ليبكي وإذا دعاك فأجبه أجر دعواي ليه كردي بدوا أبو مال دعوة تكابو مال والله مي بدرو لقال يا بتشو أبو مال وإذا استنصحك فانصحه أجر دعواي دعاء أجر دعواي ليه كردي آموشگاريه كي بوبكي راويجي كي بيكردي توش بجواني راويجي لقال بك وإذا عطس فحمد الله فشمته أجر بجميو وتي الحمد لله توبلا يرحمك الله وإذا مرض فعده أجر نخوش كوت برو بولاي سرداني بك وإذا مات فاتبعه أجر وفاتي شيكت شيني جنازك بكوا أما حق حقوق كان إسلاما لسرتو برانبر بمسلمان أما نهم واجبا ولا حديثي تريشا وأو آياتيشي كالبيشا عرزم كردن بلغي لسروي ولا أمدانويشي واجبة قال تعالى أفرمي وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها وهرو على حديثي تريشا هاتوها يكيك لحقكاني إيمان دار لسر براي إيمان داري بيغمري إخوة صلى الله عليه وسلم أفرمي ردوا السلام ولا أمدانوي سلامة كوابو السلام تماشای ئەوە مەکە کە فلان کەس گەورەیە ئەو جا سەلامی لێ بکەی یا فلان کەس تەمەنی گەورەیە سەلام بۆ مناڵ ئەکرێ بۆ شێت ئەکرێ و تۆ قەت بیر لەوە مەکەرەوە بڵێ فلان کەس مناڵە سەلامی لێ ناکەم لەوانەیە سەلامکردنیە لەو مناڵە لە داهاتووە گۆڕانکاریەک لە گیانی ئەو مناڵە دروست بکات کاتێ سەیرەکات تۆ ئەهلی مزگەوتی تۆ پیارێکی ئیمانداری ئیسلامەتیت پێوە دیارە و سەلام لە خەڵکەکەی ڕەمزێکە بۆ ئیسلامەتیەکەت ڕەمزێکە بۆ دیندارێتیەکەت ئیسلامەتیەکەت جوانەکاتەوە بەڵام کە تو سەلامت نەکرد ڕێزت لە خەڵک نەکرد ئەوە زۆر مشکلەیە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە حەدیثێکە پرسیاری لێ کرا کە ئەی الئیسلامی خەیر وتیان ئەی پێغەمبەری خوا چی ئیسلامێک باشە یعنی چی بسڵمانێکی باشە چی ئیسلامەتیەکی باشە پێغەمبەری خوا فەرمووی تطعم الطعام وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی باشترین ئیسلامەتی ئەوەیە نانی خەڵک بدەی سبحان الله گوێخاندار بی خاوەن گوێخان بی خاوەن گوێخانی بەشێکە لە ئیمان پێغەمبەر ئیبراهیممان خاوەن گوێخان بووە پێغەمبەری خۆمان خاوەن گوێخان بوو خاوەن گوێخانەکان کافریش بێتن ناوێن هەر ماوە سبحان الله کاتێ لەناو عەرەبا باسی سەخاوەت بکرێ باسی حاتەمی طەیەکرێ چونکە ڕەمزی سەخاوەت بۆ خۆ مسلمانیش نەبووە نەگەیشتۆتە کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام ڕەمزە بۆیە زۆر مهمە و دوهەمیشیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سەلامکردن لە کەس لە خەڵکی بیناسیت و نەیناسی ئەوە بەشێکە لە ئیمان عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێک بۆ لە زانای یەهودیەکان کاتێ پێغەمبەری خوا هات بۆ مەدینە یەهودیەکان دژایەتی پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم و بەرامبەری پێغەمبەر وەستانەوە
عبد الله كوري سلام الله منش وكو أو خلقه يكيك بول لزانا يهودية كان چون بزانا أما چي أم بياو چي أبي راسك دروكا الله والله حرب بينيم دم چاوين بيني زانيم أم بياو يكي دروزن نية هر دم چاوين بيني زانيم أم بياو يكي دروزن نية و أم دم چاوي دروزن نية وبتعيبتي كاتي جوم ليبو نصيحتي خلقي كرد أي فرمو أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام لكاتي كابيشو ببيت مسلمان أم حديثي لبيغمر لبركردوه بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمويتي ديار حرية كم جاء يشتو تم مدينة أمي فرموية خلقنا السلام لنا وخوتانا بلاو كنوا خلقنا خواردن بن لقومات يتلبانتانا خلق يتسرتانا خواردن بدن بخلقي و صلي الرحم وبيوندي خزمايتي بجيبينن و نيج بكن بشوان لكاتيكا كخلقي خوتوا او كات اجنب بهشتوا بسلامتي شوار صفة زور مهم سلام بلاو كردنوا لنيواني خلقيا ناندان و پاشان پەیوەندی خزمایەتی پتە و بکەی پەیوەندی خزمایەتی چەند جارێ عەرزم کردن ئەوەیە کە حەق خەڵک نەخۆی مافی خزمەکانت نەخۆی تعدایان لێ نەکەی زوڵمیان لێ نەکەی دڵیان ڕازیکەی نەهاتن بۆ لات بچی بۆ لایان و ئەگەر غەیبەتیان کرا دیفاعیان لێ بکەی بەقەدەر توانە بەقەدەری توانە تۆ باش بڵاو کەرەوە حەقت لەو نەبێ تۆ هەر باشە بکە هەر باشە لەوە دۆ ئەیش پەشیمانە بێتەوە و پاشان شەونێژی بکەن چونکە شەونێژی یارمەتی دەرە بۆ هەموو چاکەیەک براینە هەر کەسێکتان ئەگەر ئەتانەوێ ئەو ڕۆژەتانە کامل چاکە بێ و دوور بێ لە خراپە شەوەکەی شەونێژی بکەن بەیانەکەی ئاسارەکەی بینن شەونێژی کە بەیانی ئەی بینی چی پیاوێکی هەر کەسی ئەمانە بکە ئەچێتە بەهەشتەوە بە سەلامەتی و لە بەهەشتیشا ئەهلی بەهەشت تەحیەکەیان سەلامە خوای تعالى لقرآن لسورة يونس آية دا أفرمي ودعواهم فيها سبحانك اللهم وتحيتهم فيها سلام يعني لبهشتا تحيي إيما سلام كردنا أجري باداشتي سلام بيغمري خواه صلى الله عليه وسلم وكو عمراني كري حسن أجريته ومان وحديثك ألباني أفرمي صحيحة كابرايا كاتلاي بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي السلام عليكم پیغمبری خواه جوابی دایه و پاشان کابرا دانشت پیغمبری خواه فرموی اود یکی ترهات وتی السلام عليكم ورحمة الله پیغمبری خواه ولامی دایه و پاشان کابرا دانشت پیغمبر فرموی او بیس کابرا یکی ترهات جوره و وتی السلام عليكم ورحمة الله وبركاته پیغمبری خواه وکو خوی ولامی دایه و پاشان دانشت کابرا و پیغمبری خواه فرموی او سی يعني يكم عن كوتي السلام عليكم ده حسنه هي دوهبي عن كزيادك الرحمة الله خستبالي او بيس حسنه هي سيمش عن كوتي وبركاته يبو زياد كرد اوش سي حسنه هي يعني ده بيسي جاتو اگر بته هكا من الدسكوي هيج نبيتو للروشكا چنجا سلام لخلقكي وچنجا ولامي سلامي خلق ديتوا بيري لبكر وچن حسنت بو انوسري چن خيرت بو انوسري امانه هموي ضرورا انساني مسلمان ابيت لدسي خوي ندا صحابيكي بيغمر صلى الله عليه وسلم عبد الله كري عمر لي اجرنا والطفيل كري وبي اجرتوا الله اما لقل عبد الله اتشوين بو بازار حز يكر بيكو بچين بو بازار كاتشوين بو بازار الله ناو بازار يكردو حموي اقرايا وهيتشي لقل خويا ما اهينايوا الله وتمان باشا تو بو تي بو بازار لكاتك هيتش ناكري معملي هيتش ناكي وايش تشبكسني لبازار فرموي من لبر اوتيم كأو امري بيغمر جيب كم كسلام لنا وخلق الله وكموا اقام بحركي سلامي لي اكم او كاتا او امري بيغمر جيب كم كافرمي افشوا السلام بينكم چن خوش انسان بو نيته وكاركاني انجام ده تنانت شوند بو بازاريش حتى بو بياسج بچي بو بازار اگر تو بنيته بچي سي كبير اللي بكروا قش سلامك ايكي ده حسنه اگر حبس بلي السلام عليكم يا سلامة لي اكري بلي وعليكم السلام اتربيري اللي بكروا توتا اگر ريتوا چن حسنه لقل خوتا اهيني توا سلام بري اسفاده
بڕێکیش ئادابی هەیە مقدر نبي إن شاء الله تعالى لهفتي داهات وباسكين داوا كارين خواهي قربو خاتم ناوجوانا كان يخور رحمن بيبكا هداية من بدا نوري إمام خاطد لكان مانوا يا ربي خواهي دا مزرا من كي لسر دين داريتي لسر إسلامتي يا رب العالمين خواهي أهلي سلام بين سلامش لنا وخلقا بلاو كينوا يا ربي ولاتكش من بركة لأمن والسلام يا رب العالمين يا ربي خواهي بخاتم ناوجوانا كان يخوت كسانيك نخوشن كسانيك نخوش يعني شهي داوای دعای خێریان لێ کردین یا ربی خوایە شیفای نەخۆشی هەموو لایەکمان بدەی یا ربی خوایە ئەوانەی نەخۆشیانەیە شیفای نەخۆشیەکانیان بدەی یا رب العالمین خوایە ئەوەی لێی قەوماوە بەتایبەتی ئەو برایە کە داوای لێ کردین دوعای بۆ بکەین خوایە ڕەحمی پێ بکەیت و بەزەی پیا بێت و باری لەسەر سووک بکەی یا ربی خوایە ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی يا ربي يا رب العالمين خواهي هدايتي جنجا كان من بدي رحم بمال وخيزان كان من بكي رحم بباو بابيران من بكي يا رب العالمين خواهي كردستان من لهمو بلا مصيبتك بدور بقري ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء